قسە لە سەرد و بەرهەمی نوێ یەکێک لە نووسەرە دیارەکانەکەم کە ئەویش نووسەر یاسین قادر بەرزنجیە کە خاوەنی کۆمەڵێک لە بەرهەم و نووسینی ئەدەبیە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەم دوو بەرهەمەی بڵاو کراوەتەوە بە ناوەکانی چاوەکانی تابان چیرۆکی ڕۆژنامە نووسی هەروەها هونەری دراما و ڕامانێک لە درامای کوردی قسە و باسی زیاتر دەربارەی ئەم دوو بەرهەمە نوێیەکەم نووسەر یاسین قادر بەرزنجی لە ئەسودی کورسات مەگەزین میوانمانە کاک یاسین گیان بەخێربێی سەرچاومان یاخوا بەخێربێی سپاس دەکەم لە کامیانەوە دەست پێ بکەین چاوەکانی تابان چیرۆکی ڕۆژنامە نووسی یان بەلێرەوە دەست پێ بکەین چکە دوایی لەسەر ئەمە قسەی زیاترەکەین زۆر باشە ئەم کتێبە چی لە خۆ ئەگرێ و ناوەڕۆکەکەی چییە؟ من وەک خوێنەران و هونەردۆستان ئاگادارن لە پاڵکاری هونەری و شانۆییە کە ساڵانێکی دوور و درێژە پێوەی سەرقاڵم هەمیشە نووسیومە بەرهەمی نووسینم هەبوو بە تایبەت نووسینی ڕۆژنامە نووسی ئەم کتێبە کە چاپی سێمێتی بەڕاستی نەمابوو لە کتێبخانەکان و لای خوێنەران و دەمێکیشە چاپکراون کۆمەڵە چیرۆکی ڕۆژنامە نووسین لەو بەرهەمانان کە لە ساڵانی کارکردنم لە ڕۆژنامە کوردیەکانە بڵاوم کردوونەتەوە ئەمە دووەم بەرهەمی منە لەو ژانرە ڕۆژنامە نووسیە کە بە چیرۆکی ڕۆژنامە نووسی ناودێر کراوە دوای کتێبی مەرگی وەنەوشە کە ئەوە کتێبێکە پێنجار چاپکرا و بەسەربوردەی تاوانەکانە یان بڵێم لە دۆسیەکانی دادگا و وەرگیراون زۆربەی زۆریان هی ئەو ڕووداوانن ئەو ڕووداوانە خوازراوانەی کە لە کۆمەلگای ئێمەیا ڕوویانناوە منیش وەگوتم بە حکومی کاری ڕۆژنامە نووسیم سەردانی دادگاکانم کرد سەردانی زیندانەکانم کرد کەیسەکانم بەسەر کردەوە ئەو کتێبی لێ هاتە بەرهەم ئەمیان جۆر و ستایلێکی ترە کورتە چیرۆکی ڕۆژنامە نووسین جیاوازی ئەوەیە ئەم کورتە چیرۆکن ئەویان زۆربەی واقعین تاوانەکانن دۆسیەکانی دادگان ئەمیان زادەی خەیاڵ و بیرکردنەوەی خۆمەوە ڕاستی بریتە لە دەک کورتە چیرۆکی ڕۆژنامە نووسی لەگەڵ سێ ریپۆرتاژی ڕۆژنامە نووسی کە هەرسێکیان لە تراژیدیا و مەرکەساتی کوردەوەن لە شوێنە جیاجیەکان چەند کەیسێکم هێناوە کردومە بە تەختی نووسینەکانم حەزم کرد ئەو سێ ریپۆرتاژش تیایە نابێ و ڕەگەز و کارکتەری سەرەکی لە چاوەکانی تابانە ڕەگەزی مێیە مێ بە هەموو مەینەتی و خەم و خەون و ئەندێشە و ئەو ژیانە تاڵی کە لە کۆمەلگای ئێمەیە بردویانەتە سەر هیوادارم توانی بێتم شتێکی باش پێشکەشی کتێبخانەی کوردی بکەم دەستەکانت خۆش بێکەواتە ئەتوانین بڵین ئەمە تەواوکەری چیرۆکەکانی پێشچووترە لە ڕووی هەڵبژاردننی کارکتەر و ڕوودا و ئەمانەیە لەگەڵ مەرگی وەنەوشەیە بڵێ وەگوتم ئەمیان کورتن و ئەمیان زادەی خەیاڵ و ئەندێشە و بیرکردنەوەکانی خۆمن ئەو شتانی کە بە خەیاڵمان هاتوونیان ئەوانەی دیوم هەنگێ کارکتەرم دیوە هەنگێ مەرگەساتم دیوە هەنگێ ژیانی تاڵی خەڵکی کوردم دیوە کردومە بە تەن و پخی چیرۆکەکانم ئەم ژانرە چیرۆکی ڕۆژنامە نووسی جیایە لە چیرۆکی هونەری هەندێک خوێنەر لەو ڕۆژەوی کە کتێبەکە چاپی سێمی بڵاوبووەتەوە هەندێک برادەری ئەدیب و نووسەر ڕایان وا بوو کە ئەمە هەر چیرۆکەن بەڵام من خۆم بەڕاستی پڕکێشی ئەوم نەکرد ناوی بنێم چیرۆکی هونەری چونکە هەمووشی بۆ ڕۆژنامە نووسراون بەس تایبەتمەندیەکانی چییە کاک یاسین چیرۆکی ڕۆژنامە نووسی چیرۆکی ڕۆژنامە نووسی وەک چیرۆکی هونەری ئەدەبی هێندە پوڵ نییە ڕووداوەکانی کەمترە کارکتەرەکانی کەمترە قوڵنیە لە ڕووی ئەدەبیەوە بەڵێ لە ڕووی داڕشتنەوە لە ڕووی چنینەوە چنین
تان و پۆی هەموو بەرهەمێکی ئەدەبی و ژانرێکی ئەدەبیە اینجا ئەمە بۆ لەو بابەتانەیە بابەتی ڕۆژنامەنووسی ستون بێ وتار بێ چیرۆک بێ ڕێپۆرتاژ بێ کە خوێندنەوەیان خێراترە و تێگەیشتنیان خێراترە بەڵام ئەتوانین بڵین بە زمانێکی سادە ئەنووسرێت بە زمانێکی سادە بەڵام نەک زمانی ڕۆژانەی سونەتی و عادەتی نەخێر هەر زمانەکە من هەوڵم ماوە زمانێکی ئەدەبی بێ کوردیەکی پاراوە بێ ئیتر تا چەند ئامانجەکانم پێکاوە ئەوەیان لای خوێنەرانی بەڕێزە ئەو کاتەی کە ئەم چیرۆکانت ئەنووسی و بڵاوت کردوتەوە بیرت لەوە کردوتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەبێ ئەمانە کۆکەیتەوە و بڵاویان بکەیتەوە بڵێ کوردەکان من ئیشێکی باشم کرد لە ژیانی خۆمە زۆربەی زۆری ئەو بابەتانەی کە نووسی و منیان وەرم گێڕاون و لە گۆڤار و ڕۆژنامە کوردیەکان ئابڵاوبوونەتەوە هەمویان خسوەتە دووتوێی کتێبەوە بە حکمی ئەوەی شارەزاییەکەم هەیە لە بواری کتێبخانە و ئەرشیفە دەزانم خەڵکی چەمەعاناتی هەیە بۆ دۆزینەوەی شتە پەرش و بڵاوەکان ئەو لاپەڕە پەرش و بڵاوانە وەختێکی زۆری ئەبێ چەند مانگێکی وێ بۆ توێژەرێک کە بیان دۆزێتەوە و سوودیان لێبێن یان ئەم چیرۆکانەی چاوەکانی تابانیان مەرجی وەنەوشە بۆ هونەرمەند و شانۆکار و سینارست و ئەمانە کە بێن هەندێکیان کراوە لە مەشا چیرۆکی تیاوە کراوە بە کورتەفەلم لە گەلی کوردستانی کۆیە لە کتێبی یەکەمیانە مەرجی وەنەوشە چەند چیرۆکە هەواڵیان ناونا چەند چیرۆکێکم کراوە بە فلیمی درێژ فلیمی تەلەڤیزیۆنی کەواتە من چ بابەتە ڕۆژنامەنووسیەکانم چ بابەتە شانۆییەکانم چ لەونێکی تریان جۆرێکی تر لە بەرهەمی چاپکراوی من چیرۆکی مناڵانەکە هەمووی بۆی گێڕاوە سێ کۆمەڵە چیرۆکە ئەوانیشم هەموو کۆ کردوێتەوە لە نامیلکەیە بەم نزیکانە چاپیانەکەمەوە پێشکەشی مناڵانی کوردیەکەم بە تایبەت باخچەکانی ساوایان لە کوردستان و بەشی مناڵان لە کتێبخانە گشتیەکان اینجا بە ئەوەشم لە یاد ناچێ من نۆ کتێبم هەیە لە بواری زانستی کتێبخانە و زانیاریەکانە بە حکومیەوەی دەیان ساڵ لە بواری کتێبخانە و کتێبخانەی گشتی سلێمانی کارم کردو ئەوانیشم ئەوەی کە بە وتار بڵاوبوونەتەوە بە توێژینەوە بڵاوبوونەتەوە هەمووی خسۆتە دووتوێی کتێبەوە بەڵام کتێبیانەیە هەر خۆم نووسیومە کتێبی گەورەشن یان تەرجەمەم کردوون لە عەرەبیەوە بۆ کوردی من بەڕاستی ئێستش خەیاڵمەیە ئەوانەی ترکە لە ڕۆژنامە گۆڤارەکان و زۆربەی لای خۆم پارێزراوە بیان خەمە دووتوێی کتێبەوە ئەگەر تەمەن ڕێگە بە تەمەنە درێژ بێخوا ئەم بیرۆکەی تۆ باڵێن هونەرمەندان یان نووسەرانی هاوڕێت سوودیان لێ نەبینیوە وەکو کۆکردنەوە بە ئەرشیفکردنی بەرهەمەکانی خۆیان بەو شێوەی کە تۆ بۆ بەرهەمەکانی وەڵا هەیە یعنی چەند نووسەرمانەیە شیر و نووسمانەیە شاعیرمان هەیە لە پەرش و بڵاوەکانیان کۆ کردوێتەوە خسویانتە دووتوێی کۆم و کۆچیرۆکەوە دووتوێی دیوانە شێعرەوە بڕای من هەموو نووسەرێک دەبێ بیلەوە بکاتەوە کە بەرهەمەکانی لە دووتوێی کتێبە بقاتە کتێبخانەی کوردیەوە زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ قسە لەسەر بەرهەمی تۆمەکەین کاک یاسین زۆرینەی زۆری ئەو بەرهەمانەی تۆ کە بەرچاوی من کەوتووە لەسەر هونەری شانۆیە ئەمەیان لەسەر هونەری دراما و ڕامانێک لە درامای کوردی چی لە خۆ ئەگرێ من کۆی بەرهەمە شانۆیەکانم نووسین و وەرگێڕان و تێکست بە توێژینەوە چواردە کتێبن ئەمیان بەڕاستی کە سەرنجمدا ورد بوومەوە لە پێکاتە و سەرچاوەکانی کتێبخانەی کوردیە بینیم هونەری دراما زۆر کەمی لەسەر نووسراوە زۆر کەم شتی لێ وەرگێڕاوە ئەمیش کۆمەڵێ وتارن کە لەسەر کاراکتەری درامی تێکستی درامی ئەکتەری درامی ڕەخنەنووسی درامی سیناریۆ کە پانتاییەکی زۆرم ماوە تێ قسەم لەسەر کردەوە چونکە یەکێ لە گرفتەکانی درامای کوردی و پێشنەکەوتنی هونەری دراما لای ئێمە نەبوونی سیناریۆی باشە بەڕاستی ئەمیان بەڵێ تەرخانە بۆ دراما و هیوادارم لەمەیە لە وتارێکە باسم کردەوە کتێبێکم لایە
هەر بە عەرەبیە زۆر دەوڵەمەوە کاتم هەبێ بیکەم بە کوردی هەر لەسەر درامای تەلەڤیزیۆنی. اینجا من سوودی چیم بینیوە؟ دوایی کتێبەکە بەڕێستان ئەیخوێننەوە لە پەراوێزەکانە دیارە چەند کتێبم بە عەرەبی لەسەر درامای تەلەڤیزیۆنی خوێنەوەتەوە. ئەمانە بۆ خۆی زەخیرەیەکی باشە لا دەمێنێتەوە. یەکێک لەو بابەتە گرنگانی کە بەرچاوم کەوت ئێستا دراماکانی خۆمان و لێکدانەوەی تر. بەڵێ من وەک لە کۆڕی ڕۆژی 16 مانگە کە لە ڕێکخراوی ئازاد بوون سازیان کرد بۆم هونەرمەند هەوراز محەممەد سینەماکار دەیناسن قسەی لەسەرم کتێبە کرد و چیرۆگنووس ئاکۆکەری معروف قسەی لەسەر چاوەکانی تابان کرد. ئەمە ژیان بۆ ئەمە کرد کە من هاتووم بۆ پراکتیزەکردنی بیرۆڕاکانی خۆم بۆ هێنانە بەرچاوی میتۆدێکی زانستی هاتووم نمونەی دراماکانی خۆمانم باس کردووە. ئاماژەم کردەوە بۆ درامای ئێرانی، درامای تورکی، درامای عەرەبی بە تایبەت سووری و عێراقی و میسریەکان بۆ لەوێ گەشەی کردو بۆ لای ئێمە لە دواوەیە. جا من هاتووم چەند درامایەکی کوردی کە لای بینەر چێژبەخش بوون لە بیرەوەری و یادەوەری هەمومان ئاماونەتەوە باسم کردووە. مەسەلە کە باسی چنینەکەم باسی درامایەکی کوردیم کردووە، کە باسی کاراکتەرەکەم شخصیاتی درامی باسی درامایەکەم کردووە، کە باسی ڕووداوەکەم باسی درامایە. مەسەلە یەک لەو ئیشانەی کە زۆر جوانە و زۆربەی خەڵک ئێستاشی لەگەڵ بێبەنەوەی نوێشەوە تەماشایەکەن بەرهەمەکانی تیپی پێشڕەوی شانۆی کوردیە بە تایبەت لانەوازان چەخماخە ماڵەت. من هەرسێکیم بە نمونە هێناوەتەوە قسەم لەسەر کردوون. باسی لالۆکەریمم کردووە، باسی مەرەزەم کردووە، باسی ژاڵەم کردووە. ئەو کتێبە بە ژمارەی لاپەڕەکانی هێندە نییە، ینی کتێبێکی گەورە نییە، بەڵام خۆم ماوە لە کۆمەڵی باسی گرنگ کە ئەهێنێ یعنی قسەی باسی زۆرتری لەسەر بکەین چ لەلایەن خۆمان چ لەلایەن هونەرمەند و دراماکارانی کوردەوە. بەرهەمێکت بە نمونە هێناوەتەوە کە خۆت بەشدار بوو بیتایە؟ بەڵێ پاڵتۆ ساڵی 76 دەورێکی بچووکەمە بوو لە درامای پاڵتۆ چ کارەکەتەرێکتەوە؟ 76 ساڵی 76. بەڵێ پاڵتۆ بەرهەمێکی پێشڕەوی شانۆی کردبوو. هەڵبەتە چیرۆکێکی درێژی گۆگۆڵە نیکۆلای گۆگۆڵی گەورە نووسەری ڕووس ئامادەکراوە بۆ درامای تەلەڤیزیۆنی لە وەختی خۆیان سەنگ و ڕەنگێکی زۆری هەبوو. من سەرەتای کارم بوو لە تیپ پێشڕەوە تازە بووم بە ئەندام دەورێکی بچووکم دیوەتایە و باسی مۆڵەتم کردووە کە کاراکتەری سەرێکی بووم لە مۆڵەتە ساڵی 77 بۆ تەلەڤیزیۆن تۆمار کرا. بەڵام باسم کردووە لەم کتێبەیە ئێمە درامای ئێمە تەلەڤیزیۆنی ڕەشوسپی کەرکووک وە پاشان کەناڵە لۆکاڵیەکانی ئاسمانیەکان و لۆکاڵیەکان بە تایبەت کورسات کە درامای کوردی بەڕاستی لە کورسات و لە خاکەوە گەیشت بە خەڵک ئەو هونەرە پێشکەوتنی بە خۆیەوە دی. یعنی من چەندین بەرهەمم لەم کەناڵی زیوینەی ئێوەیە و لە خاکە بەشداریم تیا کردووە. جاران بە تایبەت لە تەلەڤیزیۆنی ڕەشوسپی کەرکووک کەناڵی کوردیەکە یان بەشی کوردی کەناڵی کەرکووک وە تەلەڤیزیۆنی بەغا ئەچوینە ئەوێ شتمان تۆمارە کرد تەنیا شانۆیەکە بوو دیکۆرە شانۆیەکە دانرایەوە و تۆمارەکرا چەخماخە وایە مۆڵەت وایە زۆری ئەو درام هەر ئەجۆزرایەوە نەک لەسەر شانۆ ئەچوینە ستۆدیۆ هەر دیکۆرە شانۆیەکە بوو ئەمان کردەوە. ئەنجە من بە خوشکی بەڕێزم بڵێم کە تۆ شەر ئەکتەریکی زۆر باشی تو ساڵانێک کە ڕەنگە خەمەکانمان هاو بەش بێ ئێمە هەمومان خوێندکاری شانۆین نەوەی شانۆین لێوە هاتوین بۆ بەردەم کامێرای تەلەڤیزیۆنی و کامێرای سینەمایی هەر هەمومان کاریگەری نواندنی شانۆییمان لەسەرە لێرەیە باسم کردووە. ئەکتەری ئێمە
ئایا بوونەتە ئەکتەری درامیان بوونەتە ئەکتەرێک کە ماڵئاوایی بکەن لە چەقبەستووی و نەمەتیەتی دەورە کۆنەکاریان لە تەلەڤیزیۆنە ئەمانە کۆمەڵی پرسن کردومە بە بەنقەسی جەم پرسیارانم کردووە. پاشان باسی ئەوەی تیاکراوە کە بۆ لای ئێمە سینارستەکان یان بڵێم دەریهێنەرەکان خۆیان سیناریەوە نووسن. من کاری باشیان تیا بوو کراوە، بەڵام ئەمە بە لێکدانەوەیەکی هونەری زانستی ڕەنگە زۆر باش نەبێ کامەکەی نووسەری سیناریۆ بابەتێک ئەێنێتە پێشەوە دەریهێنەر خوێندنەوە و تەفسیری تازەی بووەکە کۆمەڵە شتی پەنهان و شاراوە لە ناو ڕووداوە درامیەکانە ئەهێنێت ئەی خاتە بەرچاوی بینەر. یعنی دوو کەس کار لە ئیشێک بکەن دوو دید و دوو ڕوانگەی جیاوازیانە بێ. بۆ سیناریۆی کوردیمان لە دواوەیە یەکێ لە هۆکارەکانی نەبوونی هەڵسەنگاندن و ڕەخنەیە. من باسم کرد لەو کۆڕەما و ڕۆژی دووشەممە 22 مانگ لە یەکێتی نووسەرانی کورد لەقی هەولێر بە سوپاسەوە هەمان بۆ ئەم دوو کتێبە کۆڕێکی تایبەتم بۆ سازەکان لەوێ هیوادارم هونەرمەندان ئامادە بن لەوێش دوو پاتی یەکەمەوە. ئێمە لە ڕەخنەی درامی هەمان بۆ نووسین لێرە و لەوێ گۆڤاری بەیان هاوکاری زۆرمان شتمان نووسیوە. من بۆ خۆشم لەسەر گوڵەمێخێک توێژینەوە یەکەم نووسیوە وەختی خۆی. ئێستا هەبێ و نەبێ دووسێ ڕەخنە گرمان هەیە کە شوێن بەرهەمە درامیەکانەکەون. دیارترینیان کاک حەمەسوار عەزیزە لە هەولێر کە هیچ درامایەکی تەلەڤیزیۆنی تێناپەڕێ ئەو لە پێیجی خۆیان لە لاپەڕێی خۆیان چەند ئەڵلقەیەک نەنووسێ لەسەری تا هەڵسەنگاندن و ڕەخنەی زانستی هونەریمان نەبێ بەڕاستی بزافەشانوەیەکەمان بزافە درامیەکەمان بزافی فلیمسازیمان شێوەکاری گۆرانی مۆزیک بە هەر هەمووی لە ئاستێکی چەقبەستووە بێ. چونکە ئەوە بەرچاوڕوونی ئەداتە خوێنەر و بینەر ئەوە کۆمەڵێشتی شاراوە دەرئەخا ڕەخنەنووس کە بە میتۆدێکی زانستی چەمکەکانی پێکاتە درامیەکان بۆ نمونە بە قسەمان لەسەر درامایە ڕوونەکاتەوە کە خوێنەر و بینەر زیاتر ئاشنا بن و زیاتر تێبگەن لە لایەنە ئەرێنیەکان و لایەنە نەرێنیەکان هەم لایەنە بەهێزەکان زیاتر ببینن هەم خەوش و کەم و کورتیەکان. دەستەکانت خۆش بێ بە هیوای تەمەند درێژی و بەرهەمی زیاتر کاک یاسین. سپاس بۆ تۆ کە لەگەڵ ئێمە بووی. زۆر سپاس بۆ تۆ.